پەروەردگارە، هەر تۆ شایستە و شایەنی پەرستنی، جگە لە تۆ هیچ خودایەکی تر نییە. پێغەمبەر محەممەدیش درودی خوای لەسەر بێ، نێردراوی تۆیە و پێشەوای مرۆڤایەتیە. پەروەردگارە، سەبر و ئارامی و ئاشتی و ئاشتەوایی و برایەتی و ویژدان و ڕێز و خۆشەویستی و دین و ئیمان و ڕەوشتی بەرز بخەیتە ناخ و دڵ و دەروونمانەوە و پابەندی دینی ئیسلاممان بکە یا ئەڵڵا. پەروەردگارە، مردن و ژین و ژیان و ئاسوودەیی و خۆشی و ناخۆشی و ڕزق و ڕۆزی و بەرەکەت، ڕۆشنایی و تاریشی و کارەسات و موسیبەت، قەدەر و سەختی و ڕۆژگاری دژوار و هێز و قودرەت لە توانای تۆدایە، پەروەردگاری باڵا دەست.